ڕێز و سڵاو بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. یەکەمین بابەتمان بە سیویەکی جوێزەردانەوە دەست پێکەین. سیویەکی جوێزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوەیە. ئەم ڕۆژە لە هەمان کاتدا ساڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ سەعید معینی ناسرا و بەخانە یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە و یەکەمین گیانبەختکردووی نێوڕێزەکانی کۆمەڵەیە. بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە یادی ئازیزی کە ژیان و خەباتی بەردەوام سەرمەشقی پێشمەرگەکانی کۆمەڵە بووە. هاوڕێخانە معینی ساڵی 1352 هەتاوی لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا. بە خێرایی خرایە ژێر دژوارترین ئەشکەنجەکانەوە. ناوبانگی خۆڕاگری ئەو لە سلولەکانی زیندان ترازە و بوو بە ورە بەخشی گەلێک لە هاوبەندەکانی. لەم دەورەیەدا هاوڕێ سەعید معینی وەک خۆڕاگرترین زیندانی ژێر ئەشکەنجە ناسرا. ساواکی شا سەرەڕای ئەو گشتە ئەشکەنجە دژوار و وەحشیانەیە نەیتوانی لێوی پڕ لە ڕازی بکاتەوە و دوای 18 مانگ ناچار بۆ ئازادی بکات. هاوڕێ سەعید معینی دوای ئازادبوون لە زیندان دەستی کردەوە بە چالاکی شۆڕشگێڕانەی لەگەڵ کۆمەڵاوە لە ساڵی 1356 هەتاویدا بۆ ماموریەتێکی تەشکیلاتی ڕەوانەی کوردستانی عێراق کرا. بەداخەوە بەر لەوەی بتوانێت ماموریەتەکەی تەواو بکات ڕۆژی سیویەکی مانگی جوێزەردانی ئەو ساڵە لە تێکەڵچوونێک لەگەڵ هێزەکانی باسی عێراق لە ئاوایی دەری نزیک لە شارۆچکەی ماوەت گیانی بەخت کرد. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ژیان و خەباتی هاوڕێ سەعید معینی ئەموانە بە نرخە فێر بوون کە قەت هێزی چەکیان بە پێچەوانەی بەرژەوەندی جەماوەری خەڵکی زەحمەتکێش بەکار نەهێنن و بەردەوام سیاسەتی داکۆکی لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان بەسەر چەکەکانیاندا زاڵ بێت. ئەوان فێربوون کە بەردەوام لە بەرزکردنەوەی ئاستی وشیاری سیاسی خۆیان و کرێکاران و زەحمەتکێشاندا هەوڵدەن و تێبکۆشن تا ببنە کادرێکی کۆمۆنیستی وشیار و چالاک. ئەمانە کۆمەڵێک خاڵی بەرچاو بوون کە لە یەکەم نامەدا کە هاوڕێ سەعید معینی لە کوردستانی عێراقەوە واتە لە باشووری کوردستانەوە بۆ هاوڕێیانی لە ڕۆژهەڵاتی کوردستان نووسیبیە و هاتووە. ژیانی هاوڕێ سەعید و باقی گیانبەختکردوانی کۆمەڵە دەرسی ڕاستگۆیی، وەفاداری و پەیوەندی تند و قۆڵ و گەرم و گۆڕ لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشان فێر دەکات. هاوڕێ سەعید لەسەر بنەمای وەها پشتیوانیەک بوو کە توانی 18 مانگ خۆی لە بەرەشکەنجەی وەحشیانە و بەردەوامی جەنایەتکارانی ساواکی شادا ڕابگرێت و لێوی پڕلەزاری ببورن لێوی ڕازداری نەکاتەوە و وەک چیایەک لە مەیدانی خەبات دژ بە چەوسانەوە و ستەمگەریدا ڕابوەستێت. پیرۆز بێت سیویەکی جوێزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە.
بەڵێ بینەرانی خۆشەویست لە بەشی دووەمی بەرنامەکەماندا بابەتێکمان لە بەردەستە لە نووسینی بەڕێز سەرتیب جەوهەر باسەکات لە کەمپی مەخمور لە ژێرناوی کەمپی مەخمور ئاوارەیەکی پڕژان. بەڕێز سەرتیب بەم شێوەیە دەست پێ دەکات، وەڵێت زیاتر لە 30 ساڵە هەموو بەیانیەک بە ئومێدی گەڕانەوە ڕۆژ دەکەنەوە. 30 ساڵە لەگەڵ هەموو خۆراوابوونێک چاو لە ڕێگەی گەڕانەوەن. هەموو ئێوارەیە بە ئومێدی دیداری نیشتمان ڕوو لە نیشتمان ڕادەمێنن. هەندێکیان خەمی دووری و غوربەت پیریکردن و لێرە سەریان نایەوە. هەندێکیشیان لەم دووری و غوربەتیەدا لەدایک بوون، بەڵام نەزەوی لە خۆیان دەگرێت و نە ئاسمان. لە ئاوارەیی و غەریبیە بێناونیشاندا ژیان بەسەر دەبن. ئەمانە خەیاڵی گەڕانەوە بۆ زێدی باپیرانیان کردووە بە سرود و گۆرانی و لەگەڵ گزنگی دەمبەیان تاوەبوونی خۆرەتا و بەردەوام دەیڵێنەوە. لە 1994 زاینیدا سیاسەتی سەرکوتکردن و ڕاگوێزران و ستەمکاری ڕژیمی ئەو کاتی تورکیا زیاتر لە 10,000 کوردی باکووری ئاوارەی هەرێمی کوردستان کرد. سەرەتا لە نزیک دهۆک لە ناوچەی ئەتروش لە ژێر خێوەت و چادرگا دەژیانێکی پڕمەرگە ساددا نیشتەجێکران. دوای ماوەیەکی کورد گوێزرانەوە بۆ نزیک شێخان، لەوێش بەرەوەکیان بەرنەدان و جارێکی دیکە بە کۆمەڵ لە ساڵی 1998 زاینی خرانە پشتی بار هەڵگر و بە قافڵە بەرەو مەخمور ڕاگوێزران. لە دەشتێکی کاکی بە کاکی وشک بێ ئاو و ئاوەدانی گیان هێشتن تا چەند مانگێک جگە
لە زەویەکی ڕوت و ئاسمانێکی بێهەور شتێکی دیکەیان لێ دیار نەبوو. لەو دەشتایە بێ ئاو و نانە، بێلانە و بەرگ و نەمر و نەژی ژیانیان دەست پێ کردووە. تا ساڵی 2003 سەرباری خراپی بژێوی ژیان هاوکات لە ژێر بارێکی ئەمنی زۆر توندی دام و دەستگا ئەمنیەکانی بەعسدا بوون. ئەوەی لە ڕۆژی ئاوارەبوونی تەمەنی 1 ڕۆژ بوو بێت، ئەمڕۆ تەمەنی 31 ساڵە و وڵات 31 ساڵە وڵاتی خۆی و زێدی باپیرانی خۆی نەبینیوە. لە هەولێرەوە 68 کیلومتر بەرەو باشوور بە تەنیش شاری مەخمورەوە شارێکی دیکە دەبینی کە لە قەبارە و ژمارەی دانیشتوان لە مەخمور کەمتر و بچووکتر نییە. ئەو لە میدیای کوردستان پێی دەڵێن کەمپی ئاوارەکانی مەخمور، بەڵام لە میدیای نزیک پەکەکە پێی دەگوترێت کەمپی شەهید جوودی. ژمارەی ئێستای دانیشتوانی کەمپەکە لە نێوان 12 بۆ 13,000 کەس دەبێت. هەرچەندە کەمپی مەخمور خەریکە تێکەڵ بە شارەکە دەبێت، بەڵام ئەوەی کەمپەکە لە ناوەندی قەزاکە جیا دەکاتەوە بوونی ئەو هەموو سەوزایی و دار و درەختەیە کە لە کەمپەکە هەیە. ئەمەش پەیوەندی بە کولتوری ژیانی خەڵکەکەەوە هەیە. هاوکات شێوەی دابۆشبوونی کۆڵانەکان و ئاوەڕۆ و شارەداری کەمپەکە زۆر جیاوازە لە شارەوانی مەخمور. ئەمەش جیاوازی کەمپەکەی لەگەڵ ناوەندی قەزای مەخمور. لە دوو قۆناغی جیاواز دانیشتوانی کەمپی مەخمور ڕۆڵی زۆر گرنگیان بینیوە. یەکەمیان لە ڕاپەڕینی بەهاری 2003 زاینی لە ڕۆژانی ڕوخانی ڕژیمی سەدام بەشداریەکی چالاکانەیان کرد لە ڕزگارکردنی شاری مەخمور و دەوروبەری. بەر لە گەیشتنی هێزی پێشمەرگە ئەوان دام و دەستگاکانی ڕژیمی بەعسیان ئازاد کرد. هاوکات لە ڕۆژانی هاتنی داعش لە بەهاری 2016 زاینیدا بۆ داگیرکردنی مەخمور هەر ئەوان بەرگریەکی کەموێنەیان کردووە. ڕۆژانی ڕزگارکردنیشی لەدەست ئەو گروپە دیسان ڕۆڵێکی زۆر دیاریان گێڕا، چەند شەهید و بریندارێکیشیان پێشکەش کرد. ناوبڕێکی کورد ببینن دێمە وڵاتە. نووسەر لە درێژەی بابەتەکەیدا بەم شێوەیە دەدوێت. بێگومان گرفتەکانی کەمپی ئاوارەکانی مەخمور زۆرە، دەکرێت بەم شێوەیە بیان خێنە ڕوو. یەکەمیان باز لە گرفتی مافی مانەوە و کارکردن دەکات. دەڵێت گرفتی مافی مانەوە و کارکردن یەکێکە لە گرفتە هەرە سەرێکیەکانی دانیشتوانی کەمپەکە. هۆکاری زۆربەی کێشەکانی دیکەیانە. لە ساڵی 2011 زاینی حکوومەتی هەرێم لەگەڵ ئاژانسی سەربەرنەتەوە یەکگرتوەکان و بە ئاگاداری بەغدا سەرژمێری کەمپەکە کرا و مافی مانەوە واتە ئیقامەی 3 ساڵ درا بە تەواوی خەڵکەکە، بەڵام لە کۆتایی 2014دا ئەمە کۆتایی هات. دواتر دوو جاری دیکە مافی مانەوەیان بۆ درێژکراوەتەوە، بەڵام چەند ساڵێکە فشاری سەر کەمپەکە زۆر زیاتر بووە لە جاران. لە دوای هاتنی داعش ئاژانسی کاروباری پەنابەرانی سەربەرنەتەوە یەکگرتوەکان کە تایبەتە بە پەنابەران لە سەرتاسەری جیهان لەژێر فشاری تورکیا هەموو هاوکاری و هەماهەنگیەک و هاوکاریەکی لەگەڵ کامپەکە ڕاگرت و ئەو نووسینگەی لەوێ هەیان بۆ هەڵیان گرت و هیچ حکوومەت و ئاژانسێکی مرۆیش ئێستا هاوکاری کامپەکە ناکات. ماوەیەک بۆ حکوومەتی عێراق مانگانە هەندێک خۆراکی پێشکەش بە کامپەکە دەکرد کە ئەویش دەمێکە نەماوە. 3 ساڵە مافی مانەوەیان پێنادرێت تا بتوانن هاتوچۆی شارەکانی دیکەی عێراق پەن و کار بکەن. هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەیان نادات بێنە هەولێر و شارەکانی دیکە. ئەوانەشی لە هەولێر بوون بۆ کارکردن هەموو یانیان خۆیان هاتوونەوە یاخود دەستگیر کراون و گەڕێنراونەوە بەناو کامپەکە. پێشتر بە ڕێگەی کەرکووک گەنجەکانیان دەچوونە سلێمانی بۆ کارکردن، بەڵام ماوەیەکە ئەو ڕێگەیەشیان لێ داخراوە و ناتوانن بچنە سلەیمانیش. بە پێی زانیاری بەر لە 2 مانگ لەوبەر حکوومەتی عێراق هەموو کار و مامەڵەیەکی لەگەڵ دانیشتوانی کەمپەکە ڕاگرتووە. ئێستا خەڵکەکە لە دۆخێکی ئێجگار خراپی مرۆیدان، چونکە لەلایەن گەنجەکانیان لەلاک و گەنجەکانیان ناتوانن لە هیچ شوێنێکی عێراق کار بکەن و هیچ بژێوێک پەیدا بکەن. ئێستا
دانیشتوانی کەمپەکە هیچ بەڵگەیەکی ڕەسمی دانپێدادراویان نییە تا بتوانن لە کەمپەکە بێنە دەرەوە یان کاری پێ بکەن. هەندێک جار گەنجەکانیان بە قاچاق دەچنە شارەکانی دیکەی عێراق، بەڵام زۆر جار لە بازگە و سەیتەرەکان دەستگیر دەکرێن و بە قسەی خۆیان مامەڵەی نامرۆیانە و زۆر نەشیاویان لەگەڵ دەکرێت و دوای هێشتنەوەیان لە بەندیخانەکان بۆ ماوەیەک دەگەڕێنەوە بۆ ناو کەمپەکە. یەکێکی دیکە لە گرفتە سەرەکیەکانی پەیوەست بە مافی مانەوە تۆمارکردنی نەوەی نوێی دانیشتوانی کەمپەکەی کە ماوەی زیاتر لە 31 ساڵە لە خاکی عێراقن، واتە ئەو منداڵانەی تازە لەدایک دەبن نەک مافی مانەوەیان نییە بەڵکو خاوەنی هیچ ناسنامە و دیکۆمنتێکی ڕەسمی نین. بە پێی قسەی سەرچاوەیەک لە کەمپەکە ئێستا 1200 منداڵی کەمپەکە هیچ بەڵگەنامەیەک یان پەراوێکی ڕەسمی لە عێراقیان نییە، مافی هیچ شتێکیان نییە. هاوکات پرسیەکی دیکە گرێدراوە بە نەبوونی هیچ دوکۆمنتێک، ئەویش مامەڵەی ڕەسمی کاروباری مەدەنیە، بۆ نمونە پرسی ژنهێنان و مارەبڕینی گەنجانی ناو کەمپەکە. ئەوانەی ژن دەهێنن یان مارە دەکرێن ئەوان هەوڵیانداوە بەپێی نەریت و دەستوری عێراق ئەو کارە بکەن و خۆیان تۆمارکەن، بەڵام هیچ بەڵگەنامەیەکی ڕەسمی و هیچ تۆمارێکیان نییە. بەمانایەکی دیکە هیچ تۆمارێکی ڕەسمی لەبارەی لەدایکبوون و خێزانداری و مردوانی کەمپەکە لە بەردەستدا نییە. ئێستا خەڵکی کەمپەکە لە هەموو مافێکی ژیان بێبەشن و هیچ ناونیشانێکیشیان نییە. بەر لە چەند هەفتەیەک سێ لە بەڕێوەبەرانی سەر بە دانیشتوانی کەمپەکە سەردانی بەغدایان کرد بۆ چارەسەری ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی دەبنەوە لە ڕێی پەیوەندی تایبەت چەند کار بەدەستی عێراقیان بینی. بەڵام لە ڕێگەی گەڕانەوەیان لەلایەن پۆلیسی عێراقەوە دەستگیر کران و تا بە ئێستاش یعنی تا کاتێکە ئەم بابەتە نووسراوە لە زینداندا. ناوڕێکی کورد وەربگرن دێمە وڵاتە. خاڵێکی ترکە لە بابەتەکەدا ئیشارەی پێکراوە پاراستنی کەمپەکەیە. لە ئێستادا کەمپەکە لەلایەن پۆلیس و سەربازی عێراقەوە دەپارێزرێت. جگە لە بنکەیەکی پۆلیس لە ناو کەمپەکە هاوکات بازگەیەکیان لە دەواازەی شارەکە چەند خاڵێکی چاودێریشیان لە دەروی کەمپەکە هەیە. ئەو پۆلیسانە هەندێکیان کوردن و هەندێکیشان عەرەبن. پێشتر ڕێگە دەدرا کە سوکار و خزمی نیشتەجێبوانی کەمپەکە لە دەرەوە بێن و سەردانی کە سوکاریان لە ناو کەمپەکە بکەن، بەڵام بە پێی زانیاری ئێستا پۆلیسی عێراق ڕێگە نادات مەگەر بۆ کاتێکی زۆر تایبەت واتە یان بۆ زۆر سنووردار بێت بۆ چەند کاتژمێرێک. گرفتی چارەسەرکردنی نەخۆش یەکێکی تر لەو کێشانەیە کە لەو کەمپە هەیە. یەکێک لە گرفتە هەرە سەختەکانی دانیشتوانی کەمپە ئەو کەمپە پرسی چارەسەرکردنی نەخۆشە. بۆ چارەسەری نەخۆشی و پێداویستی پزیشکیش هەموو ڕێگەیەکیان لێ داخراوە. بێچارە ماونەتەوە بە تایبەت بۆ چارەسەری نەخۆشی سەخت و درێژخایەنەکان. بۆ نەشتەرگەری و کڕین و دابینکردنی دا و دەرمان بە جددی تووشی کێشن. ئەمە سەرباری هەرێمی کوردستانیش ڕێگەیان نادات مەگەر بۆ بارودۆخی زۆر تایبەت لە ڕێی قایمەقامی مەخمور کە سەر بە پارتی دموکراتی کوردستانە، ئەویش زۆر سنووردارە کە دەستیان بە هەنێک شەدڕات بات. کاتێکیش دەیانەوێ بچنە شار و ناوچە نزیکەکانی مەخمور بۆ نمونە مووسڵ، گرفتی تێگەشتنی زمانیان هەیە. بە پێی زانیاری کەمپەکە ئێستا زیاتر لە 1000 کەس نەخۆشی کوشەندە و درێژخایانیان هەیە، بەڵام توانای دابینکردنی دەرمانیان نییە. یەکێکتر لە کێشەکان دووبارە لەم کەمپەدا پەروەردە و فێرکردنە کە یەکێک لە کێشە بەرچاوەکانی کەمپەکەیە پرسی خوێندنە. پێشتر خوێندنگە و قوتابخانەیان لەلایەن حکوومەتی هەرێم بۆ دابین کرابوو. هاوکات بەشێکیان زانکۆ و پەیمانگای هەرێمیشیان تەواو کرد و خوێندیان، بەڵام نزیکەی 8 ساڵێکە بە تایبەتیش دوای ڕووداوەکانی ڕێفراندوم و 16 ئۆکتۆبر هیچیان نەماوە. چەند خوێنگەیەکیان لە کامپەکە هەیە وەجگە لە شێوە نووسینی کە لە هەرێم هەیە. هاوکات
پیتی لاتینیش دەخوێنن بەڵام ئەوە سەر بە کامپاوە لەلایەن حکوومەتی عێراقیان هەرێم دانی پێ نەناندراوە بووە هیچ بەڵگە و شتەکانی ڕسمیەتی نییە بوو ئەوان تەنانەت خوێندکار هەبووە بە پێی سیستمی هەرێم خوێندوێتی بەڵام بڕوانامەکەی لە هەرێم لێوەرنەگیراوە ڕێگەی خوێندنی لە هەولێر نەدراوە ئێستا هەزاران خوێندکار و قوتابی لە کامپەکە هەن دەخوێنن تا ئامادەی بەڵام هیچ نووسراوێکی دانپێدانان و بڕوانامەیەکیان نییە بۆ دانپێدانان و هیچ لایەنێکی ڕسمی مامەڵیان لەگەڵدا ناکات بە پێ بڕوانامانە. ئەو خوێندکارانە بێچارە و چارە نووس ماونەتەوە گرفتی گەورەیان هەیە دانیشتوانی کەمپەکە بە جەماوەری نزیک پەکەکە هەژمار دەکرێن بەو هۆیەوە فشارێکی ئێجگار زۆری تورکیایان لەسرە هەر ماوەیەک فڕۆکەکانی تورکیا بۆمبارانی کەمپەکە دەکەن ڕۆژانە فڕۆکەی بێفڕۆکەوان لەسەر مەخمور دەبیندرێت و چاوەدێری ناوچەکە دەکەن بەڕێوەبەرانی کەمپەکە چەند دام و دەستگایەکی خۆسەری یاخود خۆ بەڕێوەبەریان دروست کردووە بۆ نمونە شارەوانی ئەنجومەنی گەل دەستگای شەهیدان کاروباری دەرەوە پەروەردە ئەنجومەنی بەڕێوەبەرنی کامپ و تا زۆر شتی تر ئەمانە لەلایەن خەڵکی کامپەکەەوە بەڕێوە دەبردرێن بەڵام هیچ توانایەکی داراییان بەداخەوە لەبەر دەستدانیە و بۆ هیچ پرۆژەیەک ئێستا تا ئێستا چارەنووسی دانیشتوانی کەمپی مەخمور دیار نییە 31 ساڵە لە هەرێمی کوردستانم بەڵام هیچ تروسکاییەکیان لێ دیار نییە بۆ گەڕانەوە بۆ زێدی خۆیان ئێستاوا خەریکە ئومێدێک پەیدا دەبێت بەهۆی پرۆسەی یاشکی نێوان دەوڵەتی تورک و کورد واتە نێوان حکومڕانانی ئێستای تورکیا و گەریلاکانی پەکەکە ئەگەر ئەو پرۆسەیە سەر بگرێت بە دڵنیاییەوە دانیشتوانی کەمپەکە ئومێدی گەڕانەوەیان بۆ دروست دەبێت بەڵام مخابن دوای 31 ساڵ دابڕان و گۆڕستانێکی گەورە لە دانیشتوانی کەمپەکە کە بە ئومێدی گەڕانەوە و ڕۆزگاربوون لەم مەینەتە لە مەخمور سەریان نایەوە. دموکراسی تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لەژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵ خەوتووە دیندارەکان دەنگی مەکەن دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بۆ ڕشتایانە چەک نەدین نەهالی بوون هیچ نەخشێکی پێ نەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە بێتامترین قسەی دنیا باسی دموکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی
یکات جنگی هزو دنگی بومبه خانی منداڵی کوشتوان دارەکان دەنگێ مەکان بینی باشتان فرۆشتوان لە بین شەڕی خوداکەندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایان نەچەک نەدی لە هالیوود هیچ نەخشێکی تێنەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایان نەچەک نەدی لە هالیوود هیچ نەخشێکی پێنەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و هیوادارین ناوڕۆکی بەرنامەکان جێگەی سەرنجیەوەی ئازیزیش بوو بێت. زۆر سپاس بۆ ئێوە و کات و ساتێکی خۆش ماڵەوە.